بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 15. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بەهای هەر بڕێک بدۆزەرەوە. پرسیاری 28 دوو فاریزە 39 بەش لە 100 جارانی 10,000 بێگومان 10,000 هێزی دەیە یەکەکە لە هێزەکانی ژمارە 10 کە دەکاتە 10 توان 4 چونکە 4 سفر لە 10,000 هەیە و ئەو چارە زۆر گرنگە لە کاتی لێکدان. ئەو ژمارەی کە لێکی دەدەم لەگەڵ 10,000 ئەگەر فاریزەی لەگەڵ بوو ئەگەر لەگەڵی نەبوو فاریزەکە بە 4 خانە دەچیتە لای دەستی ڕاست. ئەگەر لەگەڵیشی نەبوو فاریزە کەواتە 4 سفر دادەندرێ لە لای ڕاستی ژمارەکە. بابزانین کو ژمارەکە دوو فاریزە 39 جارانی 10,000 چونکە 10,000 4 سفری هەیە دەبی ئەو فاریزەی لێرە لابم بە 4 جار جێیەکەی بگوازمەوە بە 4 خانە. بەڵام ئەمن چونکە 4 خانەم لێرە نییە تەنیا 2 خانەم هەیە دەتوانم بەخۆم خانەکانی دیکە دروست کەم هەرچەند بمەوێ سفری دانێم هەتا زیادە لە پێویستیش. کەواتە پاشان کە سفرەکانم دانا ئەوجە دەژمێرم 1 خانە هەرگیز فاریزەکە بە خانە داناندرێ هەرگیز نایژمێرم. ئێستا دەژمێرم سێیەکەی دەژمێرم 1 خانە بە فاریزەکە جارێ دەتوانم لای بم 1 خانە دەژمێرم 2 خانە نۆیەکە 3 خانە ئەو سفرە 4 خانە سفرەکەی دی فاریزەکە دێتە پاشی سفرەکەی. ئەو جە فاریزەکە لێرە لا دەبم ژمارەکە ئەو های لێدێ. پاشان با کەیفی خۆمە ئەگەر بمەوێ با ژمارەکان بنووسمەوە ئەو جا بە کەیفی خۆمە ئەگەر بمەوێ فاریزەکەی لابم چونکە تەنیا سفر هەیە لە لای ڕاستی فاریزە کەواتە دەتوانم فاریزەکەی دانێم و دەتوانم لای بم. ژمارەکەم بووە چ گەورە بوو بووە 23,900 لە دوو بووە 23,000 چونکە جارانی 10,000م کرد. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 29 لێرە دیسان هێزەکانی دەم هەیە دەتوان 3 بەڵام ئەو جارەی کردارەکەم دابەشە واتە ئەگەر فاریزەم هەبوو فاریزەکە دەچیتە لای چەپ بە 3 خانە. ئەگەر خانەشم نەبوو دەبی دروستی کەم کەواتە لێرە ئەمن ئەو ژمارەی با بنووسمەوە لێرە ئەو جە پاشان فاریزەکە جێی بگۆڕم 60 فاریزە 87. ئێستا 3 خانەی دەژمێرم لە چێ دەژمێرم لێرە ڕادەوەستم لەکن فاریزەکەی لە لای فاریزەکەی ڕادەوەستم فاریزە هەرگیزا و هەرگیز ناژمێردرێت تەنیا ڕەنووسەکان دەژمێردرێن چونکە دەچمە لای چەپ واتە خانەکان ئەوها دەژمێرم 1 خانە 2 خانە ئەوجا 3 خانە دەبی بەخۆم سفرەکی دانێم ئەو جا فاریزەکەی پاش ئەوەی کە 3 خانەم ژمارد فاریزەکەی دانێم. هەندێک کەس فاریزەکەش دەژمێرن ژماردنەکەیان ئەو هایە 1 خانە 2 خانە ئەو جە فاریزەکەی داڵێنێ 3 خانە ئەوە هەڵەکی گەورەیە فاریزە هەرگیز ناژمێردرێ. ئەو جە ئێستا کە فاریزەکەم دانا لە شوێنی خۆی لە شوێنە نوێیەکەی لە لای کەونەکە لای دەبام. ئێستا چەند خانم هەیە لە لای ڕاستی فاریزە ژمارەکە زۆر گچکە بووە چونکە دابەش کرا بەسەر 1000
چەند خانەم هەیە؟ 1 خانە، 2 3 4 5 خانەم هەیە لە لای ڕاستی فاریزە کە 5 خانەم هەبوو. ئەوە خانەی بەش لە یەکان، بەش لە دەیان، بەش لە ببورن بەش لە دەیان، بەش لە یەکان نییە لە پشت فاریزەی، بەش لە دەیان، بەش لە سەدان، بەش لە هەزاران و بەش لە 10,000 و بەش لە 100,000. واتە هەتا 100,000 خانم هەیە. پرسیاری ژمارە سی ئەو جارەی دیسان ژمارەکەم هەیە فاریزەی لەگەڵە لێکدانە لەگەڵ هێزەکانی 10. فاریزەکەم دەچیتە لای ڕاست بە 3 هەنگاو. هەنگاوەکان کو دەژمێرم؟ ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەوە 3 خانە. پاش 3 خانەی ئەو جە فاریزەکەی دادەنێم لە مابەینی 6 و 3. فاریزەکە ئەنجامەکە کووە؟ هەمووی دەنووسمەوە با ئێرەش بسڕمەوە هەتا ئاسانبی. ژمارەکەی هەمووی دەنووسمەوە 0 فاریزە 0 8 6 3. ئەو جە ژماردنەکە 1 خانە، 2 خانە، 3 خانە. ئەو جە فاریزەکەم لێرە دای دەنێم، پاشان ئێرە فاریزەکەی لا دەبەم. ئەگەر بمەوێ بێگومان ئەو 2 سفرەش لا دەبەم، هیچ مانایان نییە لێرە. ئەگەر نەشمەوێ لایان نابم، تەنیا جێی فاریزەکەم جێیەکی باشبی تەواو بووە 86. ژمارە کە لێکمدا لەگەڵ 1000 ژمارەکە بە 1000 جار گەورە بوو. ژمارەکە بە 1000 جار گەورە بوو. پرسیاری 31 لێرە 2 کردارم هەیە کەم و دابەش. ڕیزیەتی کردارەکان دەبی بپارێزم، یەکەم جار دابەشەکەی ئەنجام بدەم، کەواتە ئەو ژمارەی وەکو خۆی بنووسمەوە، دەستکاری نەکەم جارێ هەتا دوایی 11 فاریزە 6 کەمەکەش بنووسمەوە. ئەو جە ئێستا 42 بینم جارانی دابەشی ببورن. دابەشی 100 42 دابەش 100 واتە دەبی فاریزەکە بچیتە لای چەپ بە 2 هەنگاو، چونکە 100 تواندووە بە 2 هەنگاو، چونکە ئەو دەیە تواندووە. لە چێن دەروە بژمێرم 2 هەنگاو، هیچ فاریزە و شتم نییە. بێگومان ئەگە فاریزەم نەبی یەکسەر لە لای ڕاستەوە دەژمێرم 1 خانە، 2 خانە. ئەگەر هەر نەمزانی فاریزە چلۆ خۆمدا دەنێم و دەست بە ژماردن دەکەم. 1 خانە، ئەو جە 2 خانە. فاریزەکە لە پاش چاری دای دەنێم، سفرەکیشت دەنووسم، ئەو جە فاریزەی ئێرە ڕەش دەکەمەوە. ئێستا ئەو ژمارەی کە بەدەستم هات لێرەی دەنووسم، 0 فاریزە 42. ئەو جا لێرە یەکسانە. ئێستا ئەو 2 ژمارانە 11 و 6 کەم 0 و 42 دەبی بزانم لێ دەرکردنەکەی کو ئەنجام دەدام، دەبی بزانم. واتە لە کاتی لێ دەرکردن دەبی فاریزە لە ژێر فاریزەی بیدەنا، ئیشەکە ناکرێ. لێرە ئەو 11 و 6 کو دەنووسم لەو سەرەوە. 11 ژمارەی تەواوە. ئەو جە 6 لێرە دەبی بینووسم، بەڵام لێرە چونکە 2 ڕەنووسم هەیە باشترە لە تەنش 6ەکەش سفرەکی دانێم، لێرەش سفری دانێم، هەتا ژمارەی ڕەنووسەکان وەکو یەکبی. لێرە 4 ڕەنووس، لێرەش 4 ڕەنووس. بەڵام هەمیشە فاریزە لە ژێر فاریزە لە کاتی لێ دەرکردن و کۆکردنەوە. ئێستا لە لای ڕاست دەست پێ دەکەم، 0 کەم 2 ناکرێ، 0 بچووکە. ئەو
ئەو شەشەی خورد دەکەمەوە، شەشەکە دەبی بە 5، سفرەکەش دەبی بە 10. ئەوجا 10 2 لێ بڕوا 8، 5 4 لێ بڕوا 1، فاریزە وەکو خۆی دەنووسرێتەوە 1 سفری لێ بڕوا 1 کەم سفر هەر 1، دیسان 1 کەم سفر هەر 1. سەرجەمەکە بووە جیاوازیەکە بووە چەند؟ بووە 11 فاریزە 18. 11 فاریزە 18 کەواتە دەنووسم یەکسانە بە 11 فاریزە 18. هەمووی ئێرە بڕەکە کردیە 11 فاریزە 18 بەش لە 100 بەش. بە ئەوانە بسڕمەوە. ئێستا بچمە لای پرسیاری 32. لێرە ڕێزیەتی کردارەکان زۆر باش دیارە. یەکەم جار ناوکەوانەکەی تاو توێ دەکەم، ئەو جا سەرجەمەکەی جارانی داتوان 5 واتە جارانی 100,000. دوو فاریزە 3 کۆی بکەمەوە لەگەڵ 5 فاریزە 6 7 چونکە لێرە دوو خانەم هەیە لە ڕاستی فاریزە، ناچارم لێرەش دوو خانەم هەبی دەنا کۆکردنەوە کە ڕەنگە زۆر ئاسان نەبی کەواتە سفرەچی دادەنێم. ئێستا سفر کۆی دەکەمەوە لەگەڵ 7 یەکسان دەبی بە 7 لێرە دەنووسم، ئەو جا 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 6 یەکسان دەبی بە 9، ئەو کات فاریزەکە دێتە خوارێ، پاشان 2 کۆ 5 یەکسانە بە 7. ئەو جا ئێستا پێی ناوێ کەوانەی دانێم یەکسەر ئەو جارانەی دەینمە خوارێ جارێ هەردەی نووسمەوە داتوان 5ش دەنووسمەوە. لە هەنگاوی دووەم چونکە جارانم هەیە واتە فاریزەکەم دەبی بچیتە لای دەستی ڕاست. بە چەند هەنگاو؟ بە چەند خانە؟ بە 5 خانە. ئەگەر خانەشم نەبوو بێگومان نیمە 5 خانە دەبی دروستی کەم. ئێستا دەخینمەوە خانەکانی خۆم، 1 خانە 2 خانە، هەردوو خانەم هەیە کەواتە 3 خانەکەی دی دەبی بە خۆم دروست بکەم. 1 2 3 4 5 دەتوانم 6 7 چیش دروست بکەم خانەکان، چونکە سفرە هیچ کێشە نییە هەرچەند سفری دروست بکەم. ئێستا لە کاتی دانانی ئەو فاریزە یان جوولانەوەی فاریزە زۆر گرنگە، دەبی زۆر ئاگام لێبی. لەکن فاریزەکەی ڕادەوەستم، فاریزەکەی ناخینمەوە، خانەکان دەژمێرم 1 2 3 4 5 ئەو جا پاشی سێمین سفر ئەمن فاریزەکەی دادەنێم. پاشان فاریزەکەی لێرە لا دەبم کەواتە ئەنجامەکە چی لێ دێ؟ یەکسانە بە 7 9 7 0 0 0. ئەو جا بمەوێ فاریزەکەی دانێم و سفر لێرە بنووسم و نەمەوێ، ئەوە دەکەویتەوە سەر زەوقی خۆم، ئەمن نانووسم. ئەوەندە ئەو هایە دانانی گۆڕینی فاریزە. ژمارەکەم ئەگەر بمەوێ بخینمەوە، ئەو ژمارەیە کردیە دابڕینی یەکان، ئەوەش دابڕینی هەزاران کەواتە کردیە 797,000. بە 100,000 گەورە بوو ژمارەکە، 7 بووە 700. بگۆڕە پرسیاری 33 6,000 سانتیمەترم هەیە دەبی بیکەمە کیلۆمەتر. ئەگەر نەزانم پەیوەندی مابەینی سانتیمەتر و کیلۆمەتر دەبی بچمە لای ژمارەکانی خۆم بزانم کامە کیلۆمەتر لە چێیە، سانتیمەتریش لە چێیە. کیلۆمەتر لێرەیە لەسەرەوەیە، ئەمن دەبی بێمە خوارێ
هەتا دەیکەمە سەنتیمەتر. ئەو جە دەبی بزانم ئەو پەیوەندیت چییە. ئەو ژمارانە جارانی یەک دەکەم، 1000 جاراندا 10,000 جاراندا 100,000 واتە ژمارەکەم 5 سفری هەیە. جارانی کیلۆمەترم هەبوو بزانم چم هەبوو، ئەوەی ڕاستی بی لە بیرم چوو. سانتیمەترم هەبوو ببورن، سانتیمەترم هەبوو دەبی بچمە سەرەوە. سانتیمەترم هەبوو کەواتە ئەمن لێرە بووم دەبی بچمە ئێرە کەواتە دەچمە سەرەوە. دابەشی 100,000 دەکەم. ئەو ژمارەی هەیتم دابەشی چونکە من لێرەمە دابەشی دەی دابەشی دەی دابەشی هەزاری. ئەگەر یەکسەر دابەشی 100,000 نەکەم دەتوانم هەنگاو بە هەنگاو یەکەم جار دابەشی دەی بکەم، دوای دابەشی دەی دیکەی بکەم، ئەو جە دابەشی هەزاری بکەم. بە کەیفی خۆمە گرنگ ئەوەیە ئەمن بزانم لە سەنتی هەتا کیلۆ دابەشی 100,000 کەواتە ئەمن بە 6,000ەکەی بنووسمەوە. ئەو جا ئەگەر بمەوێ فاریزەکان بژمێرم فاریزەکی لێرە دادەنێم، ژمارەکانی خۆم خانەکان دەژمێرم. 100,000 واتە 5 خانە، ئەمن 1 خانە 2 خانە 3 خانە 4 خانە بە خۆم دەبی سفرە چیدانێم هەتا ببیتە 5 خانە کەواتە فاریزەشی پێناوێ هەر لێرە سفرەک دادەنێم. ئەو جە فاریزە وە ژمارەکە ئەو های لێدێ، بەڵام ئەو هەموو سفرانە لە لای ڕاستی دواهەمین ژمارە هیچ سوودێکیان نییە کەواتە دەتوانم لایان بم. ژمارەکە دەبیتە 0 و فاریزە 6، بەڵام ئەو سفرە زۆر گرنگە ئەوەی لا ببەم هەموو شتێک تێک دەچی، هەڵەکی گەورەیە کاتە تەنیا ئەو سفرانەی ئێرە لا دەبەم. ئەگەر دڵنیا نەبم لە لابردنی سفرەکان دەیان هێڵمەوە تەنیا فاریزەکەم لە جێیەکی باش بی بەسە کاتە لێرە 006 کیلۆمەتر واتە 6 بەش لە 100 بەشی کیلۆمەتر. پرسیاری 34 ئەو جارەی 7 فاریزە 54 کیلۆگرامم هەیە دەیکەمە گرام، دەبی بچم بزانم پەیوەندی گرام و کیلۆگرام لە چێ هەیە. لێرە گرام وە کیلۆگرام، کیلۆگرام گرام پەیوەندیەکە چەندە؟ ئەگەر کیلۆگرامی بکەمە گرام دەبی جارانی هەزاری بکەم. دە لێرە 100 لێرە 10 جاران 100ش دەکا 1000. ئەگەر بێمە خوارێ جاران و کەڕەتی دەکەم، ئەگەر بچمە سەرەوە دابەشە کەواتە جارانی لە کیلۆگرام لۆگرام جارانی 1000 کەواتە لێرە فاریزەکە دەچیتە لای ڕاست بە 3 هەنگاو چونکە 1000 3 سفری هەیە بە 3 خانە. بە ئەمن ئەو ژمارەی بنووسمەوە هەتا بزانم خانەکان کو دەژمێرم. 7 فاریزە 5 4 بە کەیف خۆم دەتوام لێرە سفری دانێم هەتا ڕەنگە پێویستم پێیان بی لە کاتی ژماردنی خانە. ئێستا چونکە دەچمە لای ڕاست لێرە ڕادەوەستم فاریزەکە هەرگیز ناژمێردرێ، تەنیا ئەو خانەی لە لای ڕاستی فاریزەیە دەست پێ دەکەم بە ژماردن 1 خانە 2 خانە 3 خانە کەواتە فاریزەک لێرە دادەنێم. ژمارەکە چی لێدێ؟ ژمارەکە فاریزەکە لە جێ یەکەمی لای دەبەم دەچیتن لێرانە. ئەگەر بمەوێ ئەو 2 سفرەش لابم لا دەبم، ئەگەر بمەوێ فاریزەکەش لابم دەتوانم لابم. ژمارەکە دەبیتە 7540 چونکە هەفتەکە جارانی هەزاری کرا بێگومان دەبی ببیتە 7000 کە ئەوەش یارمەتیم دەدا بزانم بەلایەنی کەم فاریزەکەی ئەگەر هەڵەدانێم بۆ وێنە ئەگەرە من فاریزەکەم لێرە دانا ژمارەکە بووە 75 ئەمن جارانی هەزارم کرد
دەبی 1000 جار گەورە بێ هەفت تەنیا جارانی چەندم کردیە بوویتە 75 جارانی دەم کردیە کەواتەوە هەڵەیە ئەگەر لێرەم دانا بوویتە 700 ئەوەش هەڵەیە چونکە تەنیا جارانی سەدم کردێ لە هەفتی بوویتە 700 کەواتە زۆر باش دەبی بزانم فاریزەکە لێرەیە چونکە ژمارەکە دەبیتە 7000 پرسیاری 35 لێرە لیترم هەیە دەبی بیکەمە ملی لیتر پەیوەندیەکە چێ لە مابەینی لیتر و ملی لیتر لیتر و ملی لیتر پەیوەندیەکە 1000 دێمە خوارێ واتە لیترەکەی جارانی هەزاری دەکەم دەیکەمە ملی لیتر دەیکەمە ملی لیتر لە کاتی جارانکردن فاریزە دەچیتە لای ڕاست بە 3 هەنگاو لێرە ئەمن تەنیا 2 خانم هەیە ناچارم بەخۆم سفرەچیش لێرە دانێم ئەو جەفاریزەکەی لە پشت سفرەکەی دانێم بە ئەمن ژمارەکەی بنووسمەوە هەتا ئاسانبی ئیشەکەم ئەو جە بزانم دەکاتە چەند سفر و فاریزە و 7 و 5 و سفرەچیش دادەنێم ئێستا دەژمێرم 1 خانە لە لای ڕاست 2 خانە لە لای ڕاست 3 خانە لە لای ڕاست یەکسەر فاریزەکەی لێرە دادەنێم ئەگەر بمەوێت سفرەچیش لێرە دادەنێم بە پشت فاریزەی ئەو جە فاریزەکەی لە جێی یەکەمی دەسڕمەوە ئەگەر بمەوێ فاریزەش دەسڕمەوە ژمارەکە چی لێدێ دەبیتە 750 چونکە ژمارەکەم لە یەک کەمتر بوو سفر بوو ئەو دەلوێ دەبیتە 750 ئەگەر یەک بە جارانی هەزارم کرد بە ئەوە ئەو کات دەبووە 1000 بەڵام کەمترە لە یەک لەبەر هەندێک دەبیتە 750 بە 3 هەنگاو فاریزەکەم بردە لای ڕاست 1 هەنگاو 2 هەنگاو 3 هەنگاو بووە 750 ئەگەر بمەوێ فاریزەکەی دادەنێم ئەگەر نا هیچ نییە پرسیاری 36 مەترم هەیە دەبێ بیکەمە ملی مەتر دەبێ بیکەمە ملی مەتر واتە ئەمن لێرەمە دەبێ بیکەمە ملی مەتر 20 ببورن 100 و 1000 جارانی هەزاری بکەم چونکە دێمە خوارێ لە کاتی هاتنە خوارێ جارانی 1000 ئێستا کو جارانی هەزاری بکەم ژمارەکەم چی لێدێ فاریزەکە دەچیتە لای ڕاست بە 3 خانە بە ئەو ژمارەی بنووسمەوە هەتا ئاسان بی خانەکان 17 فاریزە 8 9 بە سفرەچیش لێرە دانێم تەنیا 1 سفرم پێویستە ئێستا ئەو فاریزەی ئێرە 1 هەنگاو 2 هەنگاو 3 هەنگاو فاریزەکە لێرە دایدەنێ ئەو جە دەچم ئەو فاریزەی لە جێی جارانی کەونەکەی لای دەبم ژمارەکە ئەو های لێدێ دەبیتە 17000 چونکە جارانی هەزارم کرد 17890 ئەگەر نەشزانم هەر دەبی بزانم ئەمن 7 تەواوم هەبوو دەبی ئێستا 17000 تەواوم هەبی بێجگە لە 890 بێگومان ئەگەر بشم هەوێ ئەو فاریزەی لێرە لا دەبم هەمان شتە پرسیاری 37 درێژی کاوە 91 سانتیم و 4 بەش لە 10 سانتیمە و درێژی سەردار 18 فاریزە 3 دەستی مەترە سانتیمەتر و دەسیمەترم هەیە کامیان درێژترا و بە چەندی درێژترا لە کاتی بەراوردکردن هەمیشە ئەمن دەبی یەکەکان ڕێک بێخم ناتوانم دووشتی بەراورد کەم یەکەچیان بە سانتیمەتر بی ئەویدی بە دەسیمەتر بی یان یەکەچیان مەتر بی ئەویدی کیلۆمەتر بی یان یەکەچیان لیتر بی ئەویدی کە ملی لیتر بی هەرگیز ناگونجێشتیوە هەمیشە دەبی یەکەبی ڕێکیان بێخم ئەو جە دەتوانم بزانم کامەیان لە کامە گەورەترە و چەند درێژترە چەند گەورەترە چەند بڵندترە چەند قڕستراوە ئەو شتانە ئەو جە بەراورد شیاوە کەواتە لێرە ئەمن سەربەستم ئایا سانتیمەترەکەی بکەمە دەسیمەتر یان دەسیمەترەکەی بکەمە سانتیمەتر هەمیشە ئاسانە
گەورەکەی بکەمە بچووک، چونکە جاران تۆزێک ئاسانترە لە زۆربەی زۆری کەسەکان لە دابش، بەڵام ئەوەش دەکەویتەوە سەر زەوقی کەسایەتی سربەستی لە گۆڕین، چونکە لێرە هیچ نەنووسرایە، هەندێک جار دەنووسرێ ئایا بۆ وێنە سەردار بە چەند سانتیمەتر درێژترە، ئەو کات ئەمن ناچارم دەسیمەترەکەی بکەمە سانتیمەتر، یان دەنووسرێ بە چەند دەسیمەتر درێژترە، ئەو جا ئەمن ناچارم سانتیمەتری بکەمە دەسیمەتر، بەڵام لێرە تەنیا بە چەند کێشەیان نییە، هەتا ئەگەر هەردوو ژمارەکان بکەمە مەتریش هەر ڕاستە. ئێستا ئەمن ئەو دەسیمەترەی دەکەمە سانتیمەتر، مابینی دەسیمەتر و سانتیمەتر 10، کەواتە ئەو ژمارەی جارانی دەی دەکەم، کەواتە بە یەک خانە فاریزەکە دەچیتە لای ڕاست، لە جیاتی ببیتە 18 دەبیتە 183، چونکە ئەو ژمارەی کە ڕەتی دەی دەکەم. ئێستا کە بووە 183 سانتیمەتر، ئەو جا دەزانم 183 گەورەترە لە 91. وەڵامی یەکەم لەقی پرسیارەکەی دەدەمەوە، سەردار باڵایی بەرزترە لە کاوە منداڵە، تەنیا 91 سانتیمەتر و بڕێک زیاترە لە 91. ئەو جا ئێستا بەشی دووەم بە چەند درێژترە، ناچارم ئەو کات 183 بینم، بێگومان لێرە باشە فاریزەکە لێرە بی، سفرش لێرە بی، چونکە پێویستم پێ، چونکە لە کاتی ئەو ژمارەی لێ دەرکەم، ئەو ژمارەیەش فاریزەی لەگەڵا دەبی هەمیشە هەردووچیان فاریزەیان هەبی، کەواتە 183ەکەی دەینم 92 لێ بڕواتن، فاریزە لە ژێر فاریزە 91، یەکەکە لە ژێر سەیەکە، 9ەکە لە ژێر 8ەکە، و 4ەکەش لە ژێر سەفرەکە. ئەو جا لۆم هەیە ئێستا جیاوازیەکەی ببینمەوە، 0 چاری لێ بڕوا نابی، سەیەکەی خورد دەکەمەوە، سەیەکە دەبی بە 2، سفرەکە دەبی بە 10 چاری لێ بڕوا 6، فاریزەکە دێتە خوارێ، ئەو جا 2 لێ بڕوا 1، 18ش 9 لێ بڕوا، بێگومان 8 9 لێ بڕوا نابی، یەکەکەی خورد دەکەمەوە، 18 9 لێ بڕوا 9، بەڵام پێویستی بەو هەموو لە تەنیشتی دەنووسم ئەمن ژمارەکانی خۆم کردە سانتیمەتر، کەواتە سەردار بە 91 سانتیم و 6 لە 10 سانتیمەتر درێژترە لە کاوە. پرسیاری 38 شی کار ناکەم، دێمە لای پرسیاری 39 کە هەست دەکەم زۆر پرسیارەکی گرنگە و هەتا ڕادەیەکیش ڕەنگە ئاسان نەبی. هەر مەترەک بە نزیکراوەی یەکسانە بە 3 ژمارەی تەواو 281 لە 1000 پێ، واتە 3 پێ و چارێکە پێیەک. پرسیارەکەت چییە؟ ئایا 2 مەتر و نیو دەکاتە چەند پێ؟ چەند پێ دەکاتە 2 مەتر و نیو؟ یان 2 مەتر و نیو دەکاتە چەند پێ؟ هەمیشە ئاسانە کە پرسیار دەست پێ دەکرێ، خاڵ هەبی لێرە کە خوێندکار بزانی ئیدی ئێستا پرسیارەکە لێرەوەیە چەند پێ دەکاتە 2 فاریزە 5 مەتر بە نزیک کراوەی. ئەو پرسیارە دەتوانم بە زۆر ڕێ شیکاری کەم، ئاسانترینیان ئەوەیە کە ئەمن 2 ڕێژەی هاوتا دروست کەم، چونکە یەکسانی هەیە. لێرە دەبی ئەمن بزانم 3 ژمارەم هەیە، یەکەچیان ئەوە، دووەمیان ئەوە، سێیەمیشیان ئەوە کە خۆی شاردیتەوە لە ژێر ئەو وشەیە، هەر مەترێک واتە 1 مەتر. ڕێژەکەی کو دروست دەکەم؟ یەکەم جار یەکسانیەکی دەنووسم، دوایە هێڵی ڕێژەی دەنووسم،
دوایە تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم لێرە ئەمن 3 ژمارەم هەیە دەبی دایان بنێم دەچمە لای مەترەکە 1 مەتر مەترەکەی لێرە دادەنێم 1 مەتر بەرامبەری ئەو 1 مەترەی چییە یەکسانە بە 1 مەتر ئەو ژمارەیە 3 و فاریزە 281 پێ ئەو جە دەچمە لای ژمارەی سێەم ئایا مەترە یان چییە چونکە مەترە دەبی لە ژێر ئەو مەترەی دانێم نابی لێرەی دانێم دەنا هەڵەیە ئەویش مەترە کەواتە 2 فاریزە 5 لێرە دادەنێم ئەدی لێرە چ دانێم لێرە ئەو ژمارەیە کە لە من داوا دەکرێ ئێستا زۆر ئاسانە ئەمن ببینمەوە لە جیاتی هێمای پرسیار ئەو ژمارەی کە دەبی لەوێ هەبی زۆربەی کەسەکان هێمای پرسیار دانانێن بەڵکو پیتەک دادەنێن کە ئەویش باشتریشە چونکە ئەمە لێرە پێم هەیە پێ کەواتە پیتی پ دادەنێ وەکو هاوکێشک دەتوانم ئەو دوو ڕێژەیەی پیتی پ ببینمەوە یەکەم ڕێ ئاسانترین ڕێ ئەوەیە کە دەپرسم ئایا ئەو ژمارە 1 کوو بووە بە 3 فاریزە 28 جارانی یان دابەشی چ کرایە بێگومان ژمارە 1 جارانی هەمان ژمارە کرایە ئەو جا بوویتە 3 فاریزە 281 کەواتە ئەمن دەبی ئەو ژمارەش جارانی هەمان ژمارە بکەم هەتا ئەو پیتە لێرە بزانم کام ژمارەیە کەواتە ئەمن پیتی پ یەکسان دەبی بە 2 ژمارەی تەواو 5 جارانی 3 ژمارەی تەواو 281 ئەگەر بمەوێ بە بژمێر دەتوانم یەکسەر ژمارەکەی دەربینم ئەگەرنا دەبی لێکدان بکەم بەڵام کاتمان نییە ئەو ژمارە دوور و درێژە لێک بدەین لەگەڵ ئەو ژمارە دوور و درێژە کەواتە بە بژمێر دەبی بشزانم کە ژمارەکە دەکاتە زیاتر لە 2 ئەوەندەی 3 واتە دەکاتە ڕەنگە زیاتر لە 6 واتە 7 و 8 و شتیوە ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان با بچم بە بژمێر بزانم ئەو ژمارە دەکاتە چەند 2 جارانی 3 ژمارەی تەواو 281 کەواتە دەکاتە 8 ژمارەی تەواو 25 دەکاتە 8 20 و 25 بەڵام پێویست ناکە ئەو هەمووی بنووسم دەتوانم بە نزیکەی لە منویستە کەواتە پیتی بە نزیکەی دەکاتە ئەو دوای دەسڕمەوە تەنیا 8 و سفرەکەش دەسڕمەوە 8 فاریزە 2 پێ لە تەنشتی دەنووسم پێ واتە ئەمن ئەگە 2 مەتر و نیوم هەبوو دەکاتە 8 پێ و شتێک پێ خوێندکاری ژیرمانای چییە؟ ئەوەی ڕاستی بی پێ هەر پێی ئەو پێی بەکاری دەینین کە دەکاتە ئەگەر ئەمن 3 پێی تەواو و پێەکەی دی هەمووی نا تەنیا ڕەنگە پەنجەکانی لە تەنشتێک ڕیزم کرد دەکاتە 1 مەتری تەواو بێگومان پێ بە پێ دەگۆڕێ بەڵام ئەو پێە ستاندارداواتە پێیەکی کو بڵێ کە هەموو دەوڵەتەکان بەکاردێنن ئەگەر ئەمن 1 مەتری تەواوم هەبوو بمەوێ بیکەمە پێ دەکاتە 3 پێ و 281 بە نزیک کراوەی ئەگەر بتەوێت تاقیکەوە دەتوانی پێی خۆت لە 2 یەکدانەی 3 جار ئەگەر پێت بێگومان گچکەتر لەو پێی قیاسیەی کە ڕەنگە 4 پێی لە 2 یەکدانەی بکاتە 1 مەتر ئەوەش ئەوە لێرە ڕێیەکی دیکەش هەیە لۆشی کاری ئەو پرسیارەی ئەویش ئەوەیە کە ڕێژەکانم دروست کرد باێرە بستڕمەوە کە ڕێژەکانم دروست کرد ئێستا دەینم ڕێسای
یەکتر بڕێن لێکدانی تیرەیی بەکاردەین. ڕێسای لێکدانی تیرەیی مانای چێواتە ئەو ژمارە جاران ئەو ژمارە یەکسانە بەو ژمارە جاران ئەو ژمارە. بێگومان ئەو ژمارەیە بەڵام جارێ نازانم چەندە، بەڵام دەتوانم جارانی ژمارەی بکەم. 2 جاران پ دەکات 2 پ، 1 جاران پ دەکات پ، واتە پیتی 1 جاران پ واتە پیتی پ یەکسان دەبی بە 2 ژمارەی تەواو 5 جارانی 3 ژمارەی تەواو. ئەوە لێکدانی تیرەیە کە زۆر 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 بەکەڵکە. ئەوجە پاشان پیتی پ زانیمان کە دەکاتە 8 فاریزە 2 پێ. ئەوەش ڕێیەکە لە ڕێیەکانی دیتنەوەی ئەنجام لێکدانی تیرەی. ئێستا بێمالای پێداچوونەوە کە زۆر ئاسانە، هەمویان شیکار ناکەم ڕەنگە پێویست نییە، کەواتە پرسیاری چل کۆکردنەوەیە. ڕەنگە ئەمن ئاڵوگۆڕ بکەم لە مابەینی 17 و 25، ئەوجا پێنجەکەی ببەستمەوە بە 25، 17ش ببەستمەوە بە 13، 5 و 25 دەکاتە 30، کۆی دەکەمەوە لەگەڵ 17 و 13ش ئەویش دەکاتە 30، کەواتە 30 دەکاتە 60 بە هزری. لێرەش هەروە دەتوانم چارەکەی ئاڵوگۆڕ بکەم لەگەڵ 4 نا 5 و 23 ئاڵوگۆڕیان پێ دەکەم، 5ەکە بێتە جێی 23، ئەوجە چارەکەی ببەستمەوە بە 5، 4 جاران 5 دەکاتە 20، پاشان جارانی 23 بکەم کە زۆر زۆر ئاسانە دەکاتە 460. لێرە ئەو پرسیارە زۆر ئاسانە، ئەو پرسیارە زۆر ئاسانە، هەر دەکا 23 هەموو شتێک هەرچبی هەتا ئەگەر پیتی پ توانەکەی 0 بوو دەکاتە 1، هەرچەندە پیتیشە بەڵام دەکاتە 1، کاتە هەر شتێک توانەکەی 0 بوو دەکاتە 1. و لێرەش ئەوەش هەر دەتوانین بە بژمێریان بەخۆم ئەنجامەکەی ببینەوە. بەڵام پرسیاری 47 زۆر 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 گرنگە، یەکەم جار لەبەر گرنجەکەی لەبەر ئەوەیە کە کام بڕ یەکسان نابێ. زۆر کەس ڕەنگە وشەی نابێت نەخینەوە ویان زانیا کام بڕ یەکسانە بە بەو بڕە و وەڵامەکی هەڵا بدەنەوە. چونکە لێرە من 4 هەڵبژاردەم هەیە، بێگومان یەکەچیان وەڵامەکە تەنیا هەڵەیە کە نابێت یەکسان نابێ. ئەو بڕە 7 جارانی 34 و کۆ 23 واتە 7 جارانی 34 و لە هەمان کاتیش کۆ 7 جارانی 23. 7 جارانی 34 کۆ 7 جارانی 23 کەواتە ئەوە ڕاستە، بەڵام وەڵامە ڕاستەکە نییە، بەڵام ئەوە هەمان بڕە یەکسانە. باشە، ئەدی پرسیاری ئە 7 جاران 57 ئایا 57 لە چێ هاتیە؟ ئەگەرە من لێرە تەمەشاکەم ئەو هەفتەیان جارانی 57 کردێ. 57 چییە؟ ئەگەر 3 و 4 کۆ بکەمەوە دەکا 7، ئەگەر 3 و 2 کۆ بکەمەوە دەکا 5. ڕاستە 7 جاران 57 کەواتە ئەوەش یەکسانە، ئەوەش ڕاستە، کەواتە ئەو وەڵامەش هەڵەیە نابی هەڵبژێرن. ئەدی ئێرە چیان کردیە؟ هەفتەکە جارانی 50 کرایە، ئەوجە هەفتەکە جارانی 7 کرایە. واتە چونکە ئەمن زانیم ئەو دوو ژمارە سەرجەمیان دەکاتە 7 و دەکاتە 57،
57 ئەوەی ڕاستی بی دەکاتە 50 لەگەڵ 7 واتە ئەوەش هەر ڕاستە، نابی هەڵبژێرم، یەکسانە. کامە یەکسان نییە؟ وەڵامە ڕاستەکەیە کە دەبی هەڵی بژێرم. ئەو وەڵامە لەبەر چ ئەوە ڕاست نییە، یەکسان نییە؟ چونکە 7 تەنیا جارانی 34 کرایە، بەڵام جارانی 32 نەکرایە. تەنیا کە جارانی 34 کرایە ئەوجا سەرجەمەکە کۆ دەکرێتەوە لەگەڵ 23 کە دەکاتە هەڵا، ناکاتە هەمان شت. کەواتە وەڵامە ڕاستەکە کە هەڵەیە لە هەمان کات لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 15 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەکی نوێ و لاپەڕەیەکی نوێ یان ڕەنگە بابەتەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.